بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز سڵاوتان لێبێت و حەڵقەیەکی تر لە بەرنامەی لەگەڵ دکتۆر کەریم پێک دەگەینەوە هیوادارین سوودمەند بێ بۆ هەمومان. بابەتی ئەم جارەمان تەرخانەکەین بۆ خەمۆچێ، بۆ خەم و خەفەت و دڵتەنگی. بەداخەوە سەردەمێک تێی کەوتوین لە ئەنجامی بوونی کۆمەڵێ بربەست و ڕێگر لە بەردەم تاکەکان، ئاڵۆزبوونی ژیان، دنیا بۆ بە گوندێکی بچکۆلە، پێداویستەکانی ژیان زۆر زۆر بووە، قەیرانی ئابووری هەیە، قەیرانی سیاسی هەیە، نازانیت کۆمەڵی کێشەمان هەیە. ژمارەیەکی زۆر لە تاکەکانی کۆمەڵ تووشی خەم و خەفەت بوون. سەدەی 20 سەدەی دڵەڕاوکێ بوو، مەتوانی بڵێن سەدەی 21 سەدەی دڵەڕاوکێ و خەمۆکێشە. بەداخەوە هەموو توێژینەوەکان ئاماژە بواکەن کە ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی توش بووان بە نەخۆشی و گرفتە دەرونیەکان زۆرترە بن، ئەوانەی خۆیانە کوژن ڕێژەکەیان زۆرە، ئەوانەی ئالوودە ئەبن بە مادەی هۆشبەر، تەڵاق و لێک جیابوونەوە، کێشەی خێزانی، زۆر کێشەی ترمان هەیە، نامۆبوون، اختراپ، لادان و سەرڕۆیی زۆر زۆرە بێت. ئەمانەوێ ئێوە لە ماڵی خۆتان، ئێمەش لەگەڵم میوانە قەدرگرانانە تاوتوێی بابەتەکە بکەین، ئێوە جۆبیسمان بن بمان بینن، بابەتەکەتان بۆ باسەکەین، شرۆڤەیەکەین، لەگەڵم میوانە بە ڕێزانش دوایی دەمەتەقەیەکەین تا بە هەموو لایەک تیژ بخەینە سەر و دیادە و چی بکەین. هیچ نەبێ خۆمان وەکو تاک ڕێژەی خەمۆکیە و دڵەڕاوکیە و خەم و خەفەت لە لای خۆمان کەمکەینەوە. بەبەسمان چییە بە ڕێزان لە خەمۆکیە؟ تەبەن خەمۆکی ئەگەر خەم و خەفەتەکە بۆ ماوەیەکی کەم بێ کێشە نییە، لەبەرەوەی هیچ مرۆڤێک نییە خەم و خەفەتی نەبێت. بەڵام کاتێک خەم و خەفەتەکە زۆرە بێت، کێشەمان بۆ دروستەکات، ئەو کاتا بێ بە نەخۆشی، پێڵم خەمۆکیە کە ئابە. ئەگەر ڕێژەکەی بۆ ماوەیەکی کەم بوو کێشەمان نییە، بەڵام بۆ ماوەیەکی زۆر بوو ئەبێ بە کێشە، پێویستی بە چارەسەر هەیە. ئەگەر لە ژیانی ڕۆژانەمانە کێشەی بۆ دروست نەکردین لەگەڵی ڕای نەمومان هەمانە، بەڵام کاتێک کە کێشەمان بۆ دروستەکە، ینی خەومان وەکو جاران نامێنێ، خواردن و شتیهامان وەکو جاران نامێنێ، پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان لەگەڵ ژن و مناڵ و خزم و کەس و مامۆستا و قوتابی و خوێندکار وەکو جاران نامێنێ، لەگەڵ گەڕێک لەگەڵ هاوڕێ، ئەو کاتەمانە بە کێشەیە. خوێندنمان وەکو جاران نامێنێ، ئیشکردنمان وەکو جاران نامێنێ. لەبەرەوە کۆمەڵێک نیشانە هەیە بەڕێزان تا بە یەکێک بڵین تووشی خەمۆکیە بووە. زاناکان 9 نیشانەیان داناوە، 9 ئەڵێ ئەگە 6 دانا لەو 9 نیشانە لای هەر کەسێکە بوو، 5-6 و بۆ ماوەی بەلایەنی کەم و 2 هەفتە، یانی ئەم نیشانانەی ئێستا باسیەکەین، ئەگەر لای هەر کەسێکمان هەبوو بەلایەنی کەمەوە 2 هەفتە بەردەوام بوو، نەک سەعاتێ ڕۆژێ 2 ڕۆژ لە ئەنجامی مشکلەیەکەوە هەبێت، نا بەلایەنی کەمەوە 2 هەفتە بێت، 14 ڕۆژ بەردەوام بێت، ئەو کاتە ئەتوانین بڵین تووشی خەمۆکیە بووین. پێویستی بە چارەسەر هەیە، پێویستی بە ڕێنمایی هەیە. یەکێک لە نیشانەکان مەزاجە وەکو جاران نەمێنێ. دەوانەیە کێ بڵێ مەزاجم چی وەکو جاران نەمێنێ، ینی خەم و خەفەتە زۆر ببێت، بە بچووکترین شت دڵتەنگە بی، بێزارە بی، ناڕەحەتە بی، سەیرەکەی ڕەشبینی بەرامبەر و دنیاە. هەندێک کەسێ ئەڵێ وەڵڵاه مردن خۆشترە، تخوامەکەی ژیانە. ئەگەر ئەو مەزاجە و تێک چوو، ئەمە یەکێک لە نیشانەکانە و ماوەی 2 هەفتە بەردەوام بوو، مانای وایە کێشەیەکەی. بەگەس هەر ئەمە بێ کێشەمان نییە، بەڵام خوا نەخواستە ئەگەر ئەوەشی لەگەڵا بێ نیشانەی دووەم کە ئەوی ژەوەیە چالاکیەکانی ڕۆژانە و ڕۆتینمان وەکو جاران نەمێنێ. مەسەڵەن تۆ بە ڕۆژهەڵەسای وەرزشت دەکرێت، ئێستا وەرزش ناکەیت. مۆزەف بووی کارمەندێکی لە دائیرەیە وەکو جاران ئیشەکانە ناڕوا، بێتاقەتی تاقەتی و ئیشە نییە. قوتابیە خوێندکارێکی وەکو جاران سەعی ناکەیت و ئیشەکە وەکو پێویست ناڕوات، تاقەتی سەعیکردنە نییە. بۆ نمونە ئیشی ناوماڵ ئافرەتە منێتە لامان ئەڵێ تاقەتم نییە دەست بۆ مەنجەڵەکە بەرم، تەماتەیەکم پێ سوور ناکرێتەوە. یعنی چالاکیەکانی ڕۆژانە و وردە وردە تێک بچێت. ئەوە جێکێکی ترە لە نیشانەکانی خەمۆکیە. خەومان وەکو جاران نەمێنێت، یعنی هەمومان نەزانین بۆ نمونە هیوای 11 ئەخەوێ، هیوای 12 ئەخەوێ، هیوای زووتر، هیوای درەنگتر. سەیرەکەی ئێستا
سعات 11 شەوە جارانە چوویتە سەر جێگاکە پاش 10 دقە چارەکێ نی سعات خەوی لێکەوە ئێستا سعاتێ 2 سعات تەپوتلەکەی هەر خەوی لێ ناکەوێت هەر بیر لەشی ناخۆشەکەیتەوە ئەترسێی غەمباری فکری غەڵەت دێتە نامێشتەوە کەواتە ئەگەر خەوتنەکەمان تێک چوو وەکو جاران نەما هەمومان نەزانین کە ئەگەر خەوتنمان تێ بکە ئەمە نیشانەی سێمە. نیشانەی چوارەم ئیشتیهای خواردنمان وەکو جاران نەمێنە بەیانیان هەڵە سای بۆ خۆ تێرە نانە خوارد ئێستا هەرچەندێکێڵێ وەڵی دڵم هیچ نابات نانی بەیانی پێ ناخورێ یا بە زۆر شتێگە خۆی نانی نیوەڕۆک و جاران پێ ناخورێ کەواتە وردە وردە نیشانەی چی دەرەکەوێت زەعیف بوون لاوازبوون لای هەندێک کەس لای هەندێکی تر بەعەکسەوەی بەڕێزان لە خەوەکەی تێگە چییە بەس لە جیاتی خەوی لێ نەکەوێت زۆرە خەوێت سەیرەکەی شەو ڕۆژێ مەفروزە 6 بۆ 8 سعات ئینسان بخەوێت ئەم 12 سعات دەخەوێت 13 سعات 14 سعات دەخەوێت ڕائەکا لە مشکیلەکانی جا هەندێک کەسێک کە خەمۆکی هەبێ خەفەتی هەبێ مشکلەیەکی بێ خۆیاتە خەو هەر بۆی ئاگەی لە چواردە وەکوی هیوای خۆی تووشی نەکە مەشروع بەخواتەوە خۆی سەرخۆشەخە پەنا بۆ مادەی هۆشبەرە بە ڕائەکە یعنی لە مشکلەکانی ڕائەکە مرۆڤی دەروون دروست مرۆڤی ئینسانێک کە طەبیعی بێ ئەبێ ڕوبەڕووی مشکلەکانی بێتەوە بەڕێزان کێ هەیە مشکلەی نەبێت لە ئێمە هەموو مشکلەمان هەیە هەریش نەبێ ڕۆژی 3 جار برسیمانە بێت ئەنواع خەبەری ناخۆشە بیستین ئەم هەواڵە دڵتەزێنانە بەردەوام ئەبیستین یەکتر لە نیشانەکان پێنجەم نیشانە ئەوەیە وەکو بڵێ تووشی ماخۆلان بێ هەندێکیان حرەکە زۆرەکەن زۆرە جوڵێن چۆن لەوێ خەوی لێزڕێ یا هە زۆر زۆرە خەوێ یا لەوێ ئیشتیای خواردنی نامێن یا زۆر زۆرە خوا هەندێکەکەی زۆر زۆرە خوارد هەر خۆیاتە خواردن لە جیاتی زەعیف بە قەڵەوە بێ هەر ئەش خەوێ تەمەن بەپێی حاڵەتەکان کەیسەکانە گۆڕن یەکتر لە نیشانەکانەوەیم کەسە بەردەوام یەت و ئەچێ ئۆقرە لە شوێنێکان ناگرێ یعنی خۆشی نازانێ بۆ دانانیشێ لە شوێنێکە بە ئیسلاحات لەگەڵ هاوڕێیشە لەگەڵ هاوسەرەکە لە مەکتەبە لە شوێنێکە یا مەسەن سەی تەلەڤیزیۆنکە کتێبێ بخوێنێتەوە بەردەوام لە جوڵۆم سەرۆ سەرە ئەرێوە چیتە ئەرێ چی ڕوویاوە بۆ وای خۆشم نازانم ئەین لە کوداواری خۆمانەڵێ تووشی ماخۆلان بووە ئەمە ژێکی کترە لە نیشانەکان کە ئەبێ ئێمە ئاگادار بین ئەگەر هەر ئەمە بێ من کێشەم نییە نان خواردنەکەشی لەگەڵانە بێ کێشەم نییە ئێمە ئەڵێن بەلایەنی کەمەوە 6 دانە لەو نۆیە شەشەمیان تااقەتی چی نەمێنە لای خۆماڵەوەی تااقەتی چم نییە وازم لێ بێنە یعنی مناڵەکەی چێ بەلاڵە لێم دوورکەوەرەوە میوانێکیە تااقەتی نە بە خێراتنی بکە مەسەرەن دەبا بچینە دەرەوە من تااقەتم نییە بۆ چۆ بچم تابم چێتە هەر شوێنێکەوە بە هەشتیش بێ لای ئەو جەهەنمێکە جایەوە ئاگاتان لێ بێ ڕێزانەوانێک تووشی خەمۆچیا بن دایمەن غەمبار خوانەکەن بە مامە خەما ئەوەی لە پاپۆڕەکە و غەرق بووە بڕوا و ببێ بیبەرە خۆشترین شوێنەوە خۆشترین خواردنی بەرێ ئەڵە لە قوزەڵ قورتم خوادا باشتر بۆ هیچ تامێکی لێ نابێرم چونکە ئێمە ئاگاتان لێ بێ بەڕێزان دوو ژینگەمان هەیە ژینگەیەکمانێ ژینگەی دەرونیە ژینگەیەکی ترمانێ ژینگەی مادیە ئێستا ئەم هۆڵە ژینگەی مادیە بەڵام ژینگەی دەرونی بیرکردنەوەی تۆیە ئێستا هیوای لە سجنایە سجنە بەڵام لە سجنێتە دەرەوە قەڵەو بووە هەر سجن هەر بوو کاری تێنەکرۆ بۆ لەبەرەوەی لە سجنا بووە بە خەیاڵ لای مناڵەکانی بووە دائیمان دڵخۆش بووە وتوێتی خۆ من لەسەر کوردایەتی گیراوم خۆ دزیم نەکردووە پیاوم نەکوشتووە سەربەرزیە بۆ من مناڵەکانم شانازیم پێوەکەن بە خەیاڵی خۆی دائیمەن لای مناڵەکانی بۆ لە شوێنە خۆشەکان بۆ کاریگەری لەسەری نییە ڕاستە ژینگەی مادیەکەی سجنە بەڵام ژینگەی دەرونیەکەی ماڵەوەی بووە لای هاوڕێکانی بووە چی بۆ چی بووە هەیە بەعەکسەوە لە ناو قەسرێکایە لە خۆشترین شوێنایە بەڵام بە فکر جەهەنمێکی بە خۆی دروست کردووە شوێنەکەی خۆشە بەڵام لەلایەنی فکرەوە خۆی کردووە بە مامەخەمە هەر خەفەتە خوا هەر ڕەشبینە هەربی لە شتی خراپ بکاتەوانە اینجا بە ڕێزان ئێمەی مرۆڤ بەس بی لە شتی خراپ بکەینەوە کۆمەڵی گۆڕانکاری دروستە بێت چەمێشکی ئێمە دوو جیهازمان هەیە ئەگەرەوە بە ڕێزانەی ئێوە یا و بینێرە بە ڕێزانەی کەمان بینن ئەگەر معلوماتیان هەبێ ئەوانەی خوێندکاری زانکۆنیای عەدادیان جیازێکمانی جیازی عەسەبی ئیرادی ینی بەویستی خۆمانە ینی چیمان بوی ئەیکەین دەست بەرزەکەمەوە دائەنیشم نانەخۆم لێرە ئاڕۆم هەڵەسم ئەچمەوێ بەڵام جیازێک ترمانی خۆی ئیشەکە ئۆتۆماتیکیە مثلا لێدانی دڵ کێ لێوە توانێت ئادێ بڵێ لێدانی دڵم زیاکە ئادێ بە مەعیدە بڵێ خواردن هەڵزم نەکە ئادێ بە لیکە گرام لە لید نەژێر سەڵات ئێمەیانە
جا هەر ئەوەنگە فکری غەڵت خەیتە ناو مێشتەوە بەڕێزان مێشک عەقڵی نییە ئێمە عەقڵی تێکەین جیازێکی زیرەکە بەڵام بڵێ من تێناگەم و من دەرناچم و من ئەمرم و من مناڵەکانم وای لێ ڕێک ئەو خەمۆکێ ئەو فکرە غەڵەتەوە لەو جیازی لا ئیرادیە کە یەکسەر لێدانی دڵ زیابێ هەناسەیانە خێرابێ دەم و چاو زەر دەبێ گیانە لەرزێ لیکە گلان ناڕژێ دەم و لێ وشکە بێ وای عەرەقی کەمەکاتی وای زۆچێ بە توالێت کۆمەڵی گۆڕانکاری فسیۆلۆژی دروستە بێت هەمووی بەهۆی ئەو فکرە غەڵەتەوەیە کە لە ناو مێشکانەیە بۆیە ئەوانەی ڕەشبینن ئەوانەی خەمۆکن دائیمەن فکری غەڵەت یعنی مناڵەکەی چۆتە دەرەوە یەکسەرە تۆ بڵێ سیارێ لێنەیە ئیبا بە مناڵی عالم لە دەرەوە بۆ سیارە لێیە تۆ بڵێ شتێک نەبێ تۆ بڵێ وای لێنەیە تۆ دائیمەن ئەفکاری خراپێتە ناو مێشکەوە ئەمە وای لێکە تااقەتی نەمێنێ هیچی پێ نەکرێ یەکتر لە نیشانەکان نیشانەی حوتەم لە کاتی خۆیان نەتوانێت بڕیار بە تەرکیزی وەکو جاران نامێنێ ئەنجاری وا لە شوێنێکا دانیشتووە قسەی لەگەڵاکەی جوابن نایەتەوە یاڵێ لە کلەکەم لە کوێ دانا ئەرێەوە من مەسەلەن ئەو تەلەڤیزۆنە هینەکەی لە شوێ کۆنتڕۆڵەکەی شتەکەی لە شوێ دەولەتی ینی تەرکیز و ئینتیباه توانای عەقڵی وەکو پێویست نامێنێ چونکە ئینفعالات عاتیفە زاڵە بێ هەڵچوون چێ خەمۆکێت چێ بەڕێزان جۆرێکە لە هەڵچوونەکانمان لە ینی وجدانیمانە بۆیە ناتوانێت بڕیار بە لە کاتی خۆیان مەسەن سەفەرێکە ناتوانێت قەرار بە شتێکە پەیوەندی بە مناڵەکانی بە مێردەکەی ناتوانێت شتێکە پەیوەندی بە مەکتەبیەوێتی ناتوانێت قەرار بە شتێکە پەیوەندی بە ئیش و کارەکانیەوێتی ناتوانێت بڕیار بە ئەمە ژێکێکتر نیشانەی حوتەمە کە لە هەمووی خراپتر بێ بە ڕێزان هەشتەم و نۆیەمە لۆمەکردنی خۆیەتی دایمەن لۆمەی خۆیەکە ئەڵێ خەتای من بوو ئەگەر ئەوە نەبووە تووشیەوە نابوو ئەگەر ئەوە نەبووە مێردەکەمەوەی ناکرد ئەگەر ئەوە نەبووە مناڵەکەم وای لێ ناهاو دائیمەن خۆی بە تاوانبارە زانێ هەوڵەیە ئازاری خۆی بە لۆمە زۆر خەتەرە بە ڕێزان فکرەی لۆمەی خۆ بکەیت و خۆ بە تاوانبار بزانی هەموو شتێ بخەیتە سەر خۆ خەتەرترین شتە ینی دائیمەن خۆی بە پەرپرسیارە زانێ کاکە مناڵ مشکیلەی هەیە نەخۆشەکەوێ وەڵێ من خەتای من بووە مشکیلە لە ناو خێزانە بێ لە خەتای من بووە کێشەیەکە بێ لە خەتای من بووە ئەمە مەترسیە ئەمە قۆناغ یەخیرە ئەوەی نۆیەم لە هەمووی خەتەرترە بیرکردنەوە لە خۆکوشتن بیرکردنەوە لە ئازاردانی خۆی کە لە قیمەتی ترە و ئەو کەسانەی کە خەمۆکیەکەیان زۆر زۆرە بێ بیر لە خۆکوشتنەکەنەوە ینی زۆر جار محاوەلەی خۆکوشتنی ژەکەن اینجا ئەگەر بێت و 6 دانە لەم نۆ نیشانەیە لای هەر کەسێکە بێ بەڕێزان ئەوە گڵۆپە سوورەکەیە ئەبێ پێویستی بە ڕاوێشەیە پێویستی بەوەی لەگەڵی چەکادانیشی ئەم ئەفکارە بۆ گەنانەی بگۆڕێ لە دوای باسی عیلاجەکەین هەندێکیان عیلاقەی بە هۆرمۆناتەوەی پێویستی بە دەرمان هەیە عیلاج بە دەرمان هەندێکی عیلاقەی لە بینی دەمارەخانەکانمان لەناو مێشکە خەلیەکان کۆمەڵێ مادە هەیە مادەی کیمیاوی یەکێ لەوانە سیرۆتۆنینە یەکێ لەوە دۆپاماینە ئەمە کەم موزیایەکە لای ئەو کەسانە بۆیە پێویستی بە ئەوە هەیە حەپوو دەرمان عیلاج بەکاربێنێ اینجا دوای ئەوە عیلاجی معریفی پێڵێن هەڵچوونی ڕەفتاری ئەوە دوایی باسیەکەین ئەمە نیشانەکانی بەڕێزام خەڵک بۆ تووشی خەمۆکیە بێ یەکێ لە هۆکارەکان عیلاقەی بە بۆماوە هەیە بایۆلۆجیا بەڕێزام هەندێک لە زاناکان ئەڵێن هەندێک جیناتی تایبەتە لە هەندێک بەرەبابە هەیە تووشی خەمۆکیانێک ئەین زیاتر لەو عایلانەیە ئەوانەی تووشی کەئابە و خەمۆکیە بن عیلاقەی بە بۆماوە هەیە بە چیا زانیوانە هاتون پەیوەندیان دۆزیوەتەوە لە نێوان ڕێژەی توشبوونی خوشکوبراکان خوشکوبراکان لەگەڵ ئامۆزا و پورزاکانیان سەیریان کردووە لە هەندێک خێزانە بڵێن لای خوشکەکە زۆر بۆ لای براکەشی زۆر بۆ لای باوکیشی زۆر بۆ لای دایکیشی زۆر بۆ لای ئامۆزاکەشی زۆر بۆ ئەمە گەڕانویانەتەوە بۆ هەندێک جیناتێ بەڵام 100 جیناتی شەبێ بەڕێزان نەک جینێک لە دایک و باوکەوە بۆمان نەقڵ بێت تووشی خەمۆکیێمان بکە ئەگەر ژینگەکەمان ئەو خێزانەی تیا ئەژین ئەو کۆمەلگایی تیا ئەژین لەبار بێت ڕێزی تیا ئینسانەکە بگیرێ پێداویستە دەرونیەکانی بۆ دابین کەی لە ئەمن و ئاسایش لە خۆشەویستی لە ڕێزگرتن دەرناکەوێت خەمۆکیەکان کێشەی خێزانی نەبێت بەڵام جیناتیشمان نەبێ بەڕێزان لە هیچ بەرەبابێکی ئێمە جینات نییە تووشی خەمۆکیەمانکە بەڵام تووشت بێ بە هاوسەرێکی خراپەوە تووشت بێ بە مامۆستایەکی خراپەوە تووشت بێ بە برادەرێکی خراپەوە یا بیرکردنەوەی غەڵەتە هەبێ بیرکردنەوەی نامەنتقی خوڕافی یا کێشەی خێزانی هەبێ بۆ چارەسەر نەکرێ یا قەیرانی ئابووری هەبێ یا بێیاسایی هەبێ زوڵم مستەم هەبێ خەمۆکی و تووشە بێت لەبەرەوە یەکەم هۆکار وتمان
عیلاقەی بە جیناتەوە هەیە. دووەم هۆکار لە هەندێک کە وەکو وتمان عیلاقەی بە هۆرمۆناتەوە هەیە، مادەی تایبەت هەیە لە ناو مێشکمانایە. تەبەن زانیاریەکان لە خانەیەکی مێشکەوە ئەمە زۆر جار بۆ نمونە بۆ تەوزیح ئەیڵێن بڵێن ئەمە دەمارە خانەیەەکە، ئەوانەی کە زانیاریتان هەبێ، ئەمە لە قوپۆپەکەیەتی، ئەمە جسمەکەیەتی، ئەمە تەوەرەکەیەتی. تەبەن خانەیەکی تریش لە خوار ئەوەیە، ملیۆنان خانەی ئاوا بەیەکەون، 100 ملیارد دەمارە خانە لە مێشکمانە هەیە. تەبەن زانیاریەکان لە ناو خانەکانە بە ڕێزان لێرە و لە قوپۆپەکەوەیە هەتا ئەخیری خانەکە. بەڵام لە بینی خانەیەک بۆ خانەیەکی تر کیمیاویە، یعنی لە ناو خانەکانە لە بڵێن دەستمان ئەگەر خانەیە بێ وەکو کارەبا ئەڕوە، وەکو تەزوی کارەبا. بەڵام لە بینی خانەیەک بۆ خانەیەک تر بەیەکەوە نەنووساون خانەکانی مێشک، بەڵکو بۆشایی یەکەیە. لە ناو ئەو بۆشاییەیە مەوادی کیمیاوی هەیە، معلوماتەکان لە خانەیە بۆ خانەی تر بە شێوەی کیمیاوی ئەڕۆن، بە ناو مادەی کیمیاوی ئەڕۆن. اینجا ئەوەی کە زۆر باوە دوو مادەی سەرەکی باسەکە، دوو هۆرمۆن، ئەویش وەکوتمان دۆپامین و سیرۆتۆنینە. لای هەندێک لەو کەسانە کەم و زیایەکە ڕێژەکەی تێگەچێ، ئەبێتە هەوەی کە تووشی خەمۆکیە بێ. اینجا یەکێ بیرکردنەوەی خراپیشی هەبێ. ئێمە سەر و هەردوو گورچی لەمان لێرە دوو خانەمان، دوو غودەمانێ هۆرمۆن، پێڵێن غودەی ئەدرینالین یا ئەدرینالینە گلاند، یاخودی سەر و هەردوو گورچیلە. ئەمە یەکێک لەو هۆرمۆنانەی کە تۆکڵەکەی دەریەکە کۆرتیزۆلە، هۆرمۆنی بەدبەختی پێڵێن، خەمۆکیی پێڵێن، کە ئەو هۆرمۆنە زیابێ ئۆتۆماتیکیان و کەسە تووشی خەمۆکیە بێ، ئەو مادانەش کەمەکات و دڵخۆشیش و گەشتبینیش قسەی خۆش بە پێچەوانەوە هۆرمۆنێکی ترمان بۆ دروستەکە کە هۆرمۆنی کامەرانی پێڵێن، هۆرمۆنی شادی پێڵێن، مێشک دروستەکە بەڕێزان. جاوەرە تۆ ئەم ئینسانە بیرکردنەوەی غەڵەتی هەبێ، خۆی کردبێ بە مامەخەمە، خەفەت لە هەموو شتێک خوا. ئیشتر لە هۆکارەکان کە تووشی خەمۆکیە ئەبین لە دەستدانی شتێکی ئازیزە. بۆ نمونە کەسێکی ئازیزی لە دەستەیە، خۆشەویستەکەیەتی، باوکە، دایکە، دەستگیرانیەتی، پلەپایە، وەزیفەیە، ئیشە، شتێکی کە گرنگە لە ژیانیەوە، ئەمەژە بێتە هۆی ئەوەی خەمۆکیە. بەڵام خوای گەورە نیعمەتێکی یاوە بە ئینسان بەڕێزان، پێڵێن لە بیرچوونەوە نسیان. پاش ماوەیە وردە خوای گەورە یارمەتیمانەیە ئەو ئازارانە ئەو خەموو خەفەتەمان لە کۆڵە بێتەوە. ئەها گەر وەکو یەکەم ڕۆژ بێ خۆشەویستێکمان، ئازیزێکمان، کوڕێکمان، کچێکمان، برایەکمان، دایکمان، باوکمان کە کۆچی دواییەکە، ئەها چەند ناخۆشە یەکەم ڕۆژ. ئەگەر خەڵک ئاگای لێمان نەبێ جاری وا خەڵک بیر لە خۆکوش نەکاتەوە، لەوانەیە تووشی فقدان زاکیرەش بێت. بەڵامی تر وردە پرسە و خەڵک لە دەورمانە بێ و با بڵێن قسەمان بۆکەن و سەردانمانەکەن و دڵنەواییمانێن، وردە تەبیعەتی بەشەر وایە، وردە لەگەڵ شتەکە ڕایە. خاستەنەوەی ئیماندار بێ، ئاگاتان لەوە بێ بەڕێزان، کاڵێم ئیماندار مەبەستمەوە نیە موسڵمان بێ، بەس مەسیحی بێ، جوولەکە بێ، کاکەیی بێ، ئێزیدی بێ، هندۆز بێ، بوزی بێ، بەس ئەفکاری جانبی ڕۆحی بە قووەت بێ، لەلایەنی ڕۆحیەوە، لەلایەنی گیانی ڕۆحیەوە فەراغی نەبێ، ئەمانە کەمتر تووشی خەمۆکیە بن. بۆیە جانبی ڕۆحی زۆر مهمە بەڕێزان. لەم سەردەمایە بۆچی ئێستا زۆربەی تاکەکانی کۆمەڵ تووشی خەمۆکیە بووە؟ لەبەرەوەی هەمووی احتیمام بە مادە ئەیین، بە شکل، بە تەکنەلۆجیا. ئەم ئەنتەرنێتە هاتووە، نازانم ئەمە فڵان جیهازە، ئەوم دەست نەکرێت، ئەوە ئەکەم، مەزهەر و جل و بەرگ و کەمالیات و یعنی جانبی ڕۆحیەکەمانی هەمال کردووە. بۆیە هەر کاتێ ئینسان دوای کەمالیات و دوای مادە و دوای ڕواڵەت و دوای مکیاج و دوای چوزام شتی ڕۆت ئەمانە بکەوێ، دایمەن کێشەی زیاترە بێ، خەمۆکی زیاترە بێ. هیواشەیە لە گوندێکە ئاژی، لە ئەشکەوتێکە ئاژی، لە ژێر خێمەیەکە ئاژی، قەناعەتی هەیە، فەلسەفەیەکی هەیە، تێڕوانینێکی بۆ ژیان هەیە، خۆی بە پاشا ناگۆڕێتەوە. خۆ زۆر کەسی شێ دەوڵەمەنگە خۆی کوژێ. ئەزانن لە سوید ڕێژەی خۆکوشتن، من یەک دوو ئەحسایم دەستکەوتی کۆنێ ئێستا نازانم زیایی کردووە گۆڕاوە، ڕێژەی خۆکوشتن لە سوید لە وڵاتانی ئەوروپی لە سوید ئەو ئەحسایی لای منە زۆرە. ئەزان بۆچی ڕێژەی خۆکوشتن زۆرە؟ ئەڵێ من لە هەموو شتێ تێر بووم، لە جنسە تێر بووم، لە سەیرانە تێر بووم، لە پارەیە تێر بووم، لە گەڕان، ئیتر بۆچی بژیم؟ بەڵام ئەگەر یەکێ جانبی ڕۆحی بە قووەت بێ، ئێمەڵێن بۆ ئەو دنیاژین،
بۆ ژیم خێر و چاکە بکەم، بۆ ژیم باشترین شت بکەم، کۆی کەمەوە ڕەسیدم زیاتر بێ، خزمەتی ئینسانیەت بکەم، ئەوە بکەم ئەوە بکەم. ئێمە بۆ ئەوانە ئەژین، بۆیە ئەوانەی فەلسەفەیەکیان نیە لە ژیانە، ئەوانەی تێڕوانینێکیان نیە بۆ ژیان، ئەوەی بەس تەنیا دوای شتی مادی کەوتون، دوای شتی کەمالیات کەوتون، دوای غەریزەکانیان کردوون تێرە بێ پاشماوەی بەڕێزان. ئەوە کێشەی بۆ دروستەکە، کەواتە هۆیەکی تریش لە هۆیەکان کە تووشی خەمۆکیە بین وەکوتمان لە دەستدانی ئازیز و یاخود پلە و پایە و هەر شتێک بێ. هەندێک تر تووشی لە پڕ تووشی نەخۆشێکی کتوپڕە بێ، خوا نەخواسە. ئەوە نییە هیوا هیچ نیە لە پڕە چاڵات تووشی شەکرە بووی، یا زەختەکە و زۆرە، یا وڵات تووشی سەرەتان بووی دوور بێ لام ولایەت چەند الحەمدولله ئێستا زۆربەی نەخۆشەکان بە سەرەتانیشەوە چارەسەری هەیە. هیوایە زەعیفە یەکسەرە کەوێ لە شوێنی خۆی، تەواو منە مرم کۆتایی ژیانمە کورە بابە گیان بۆ بە نەخۆشی ئەمری، کورە بەخوا هەتا نەخۆشێکە هەزار ساغ مردووە. ئێمە خزم و کەسمان نەخۆش بۆ هەزاران کەس هاتن بۆ لای دەیانیان لیان کۆچی دوایی کردوویش نەمردووە. هیوا هەیە نە ئەوە بیرکردنەوە غەڵەتەکەیتی. دوای ئەوە گەر ئەوانە بیرکردنەوەیکی منطقیان هەبێ، جانبی ڕوحیەکان بە قووەت بێ، بۆ خۆیان تووشی کەعبە و خەمۆکیەکەن. ئەڵێ هەمومان مردنی قەرزارین، چێ هەیە بە ڕەزا مردنی قەرزار نەبێ؟ چێ هەیە نەمرێت؟ ئیتر بۆ من ڕۆژێ هاتوومەتە ئەم دنیاە کەس پێی نەوتم وەرە دنیاوە تا بە اختیاری خۆم بێ، بەخوا ڕۆژێکی ژەڕۆین کەسمان نازانین، هەیە گۆرانیەوت، هەیە لە حەفلە، هەیە نوێژەکە، هەیە بە ڕێگاڕوە، هەشە لەسەر جیاکەوتۆ 10 ساڵە و نەخۆشەویی لێنایە. کەی ڕۆژمان تەوا بوو کەی یە بەخێر بێ تاو. و من دڵنیام قەناعەتم هەیە دوای مردن ژیان خۆشترە، خاستان بۆ ئەوانەی کە ڕەسیدێکیانە بێ شتێکیان لەبێ، چەم ژیانە کاتیە بەڕێزان. هیوا هەیە ئەوە هەر باسی شتێکە بێ شوێنێکی یەشێ نەخۆشێکی دووشە بێت تۆقێ خۆیەکا بە خەمۆکی و دڵتەنگ و ئیتر کۆتایی ژیانەوە زانێ. هەشە ئەڵێ قەدەرێکە و هاتووە هەمومان نەخۆشەکەوین، ئەخرەگە مردن نەبووە بەڕێزان کارەسات دروستە بوو. ئەوە مردن هەیە بەشەر چی ناکە، ها چی لە یەکتریەکەین، ئەوە مردن هەیە. جاوەرەمانە نەمرد نایە ئەم تاغوتانە و ئەم زاڵمانە وایە چیمان لێ بەسەرەتایە. ئەگەر مردن نەبووە بەڕێزان شەر بێسا لە هەر یەکێ لە ماڵی ئێوە 1000 باپیرە گەورە دانیشە، وەر بە پێوە ڕێمان نەبوو دانیشن، هەر پیا و پیاوی خۆن لێی گەڕێواز لە قانونی طبیعەت بێنە خۆی تەواو ژیان ئەڕوات. ئەو مردن چییە؟ خەوێکی دوور و درێژە تەواو. هیچ بۆ شتەکانگە ئەیتری وایە تووشە نەخۆشیەکە بێ شتێکە بێ هەموو دنیا لەسەر خۆی هێنێتەوانێ خۆی تووشی خەمۆکیەکە و ئیتر ژیانەکە خۆیەکە بە دۆزەخ لە کاتێکا زاری تریش نەخۆشە و شکوری خواکە و چاکی ژەبێتەوە. یەکتر لە کێشەکان کێشەی خێزانی بەڕێزان، کێشەی نێوان ژن و مێرد. بەداخەوە ژن و مێردەگەر لەسەر بنەمایەکی پتە و خێزانیان پێکەوە نەنابێ، هەموو ڕۆژە شەڕ و ئاژاوە و دەنگە دەنگ و مەشاکیل و خیانەت و تۆران و لێدان و تەبەن چێ تووشی خەمۆکیە نابێ. وەڵا ئینسان هەموو کێشەیەکێ بێ لە دەرەوە ئاسانە هاتە ماڵەوە ماڵەکەی ئاسایش و ئەمنی تیابووی لە بیرێکێتەوە. بەڵام بەداخەوەندێک کەسەیە لە نەزانی خۆیان ئیتر یا بەغەڵەت شووی کردووە یا خود هاوسەنگینیە لە نێوانیان، یا لێک تێناگەن لە سایکۆلۆژیەکتری نازانن، یا سەبر و تەحەمولیان نییە، یا تا دوای ژیانی خۆیان کردو بە دۆزەخ. بێگومان کێشەی خێزانی بەڕێزان زۆر ناخۆشە لە هەند ماڵێکا کێشەی خێزانیە بێکیت خەم و خەفەتیش دیوەکەی ترێتی. لە بواری کارکردنا بەڕێزان تۆ مۆزەفی لە دایرەیەەکە کێشە و لەگەڵ مدیرەکە هەبێ، کێشە و لەگەڵ هاوڕێکانە هەبێ، لێو تێنەگەن، هەموو ڕۆژە محارەبە وکەن، قسەی غەڵەتی پێ بڵێن، ناو ناتۆرە و لێ بدۆزنەوانێ، ئیشەکە و بەدڵ نەبێ، ئەمەش یەکێکترە لە کێشەکان. ئیتە تەبەن ئەوانەی کە تووشی خەم و خەفەتە بن و خەمۆکیە بەڕێزان هەریەکەی لە شوێنێکەوە هاتەوە نەبی هەمویان یەکشت بێ. هەیە خێزانەکەی ئاوا تووشی ئەو عەزابەی کردووە. هەشە لە ناو خێزانە کێشەی نییە لە دایرەکەی، لە مەکتەبەکەی، لەو بواری کارکردنیە، لە بواری بازرگانیە، ئیفلاسی هیوا هەیە لە بواری ئیشە ئیفلاسەکات. یەکتر لە کێشەکان عیلاقەی بە با بڵێن پەیوەندی نێوان ژن و مێردەوە هەیە. هەیە یەکێک لە هاوسەرەکە ساد و سڕە لەسەر جێیە، یا بڕوودەی سێکسی هەیە، هاوسەرەکەی تری لی تێناگات، کێشەی بۆ دروستەکات، جاری وا خیانەتی زەوجی لێکات، یا جۆری شخصیەتەکەی جیاوازە، هەیە کەسانی سادین عەزابی ئەوی ترەیە، هەیە کەسانی ماسۆشیە ئەوێت تۆ عەزابی بی. ئەمەش یەکتر لە هۆکارەکات. یەکتر لە هۆکارەکان ئەوەی تووشی خەمۆکیە مرۆڤ تووشی خەمۆکیەکە سەفەرکردنە، کۆچکردن.
ئێستا ئەو خوشک و برایانەمان کە هەمووی وڵاتیان بەجێهێشتووە لە غەریبین من زۆر جا پەیوەندیمان پێوەکەن زۆربیان تووشی خەمۆکیە بوون لە دایکی دوورە لە باوکی دوورە لە خوشک و برای دوورە لە هاوسەری دوورە کەوتۆتە ئەوێ جاری وهەیە بە قاچاقچێتی فێڵی لەکە نەڕواتە ئەوێ جنسیەی وەرنەگرتووە نازانم لاجئی نایە نێ لە شوێنێکدایە ناوکو گوندێک وایە مەعسکەرێک وایە پەیوەندی لاوە ئیتر ئەمە غەریبی نامۆبوون زۆر خەتەرە بەڕێزە جاهی وا هەیە بە مناڵی نازدار بەخێو کراوە کەسانی عاتفیە دائیمەن بی لای کەسوکارێتی دائیمە نەگیریە هەر خەفەتە خوا من زۆر خەڵک لەوانە ئەناسین تووشی نامۆبوون اخترااب بوون کەواتە یەکچی لە هۆکارەکانەوەیە غەریبی بێکەسی پەناهەندەیی ئەمەش یەکی ترە لە هۆکارەکان طبعا پەیوەندی خێزانیەکان ئاڵۆز بە بەڕێزان ئێستا وای لێ هاتووە پەیوەندی لە نێوان دایک و باوک و خوشک و برا وەکو جاران نەماوە لە بینی خزم و کەسا وەکو جاران نەماوە کچکە ژیان ئاڵۆز بووە ئێستا هەر یەکە مەشغوڵە بەخۆیەوە کێشەی کۆمەڵایەتی دروست بە لێکترازانی کۆمەڵایەتی دروست بووە وای لێ هاتۆ خەڵک گومان لە یەکتریەکە ئەو سێ قەومتمانەی کە جاران هەبوو وەڵای من بەبیرمێ لە حەفتاکانە لە ماڵە دراوسەیە خەوتین ژوورێکیان هەبوو کوڕ و کچەکان هەمووی بێکە و خوشک و برا ئێستا دراوسەکەی ناناسێ بەڕێزان نامۆبوون ئەمەش یەکێکترە لەو کێشانەی کە ئێستا بووە جۆری کەسێتی ئینسان هەندێک کەسێ جۆری کەسێتەکەی بەڕێزان خەمۆکە هەر شخصێتێکمانەی پێڵەن شخصێتی خەمۆک کەمۆک ئەمانە زیاتر لە کەسانی تر تووشی ئەوا بوون هەیە کەسێتی هیستری هەیە کەسێتی وەسواسی هەیە جۆری کەسێتەکەی وایە تەبەنەوەی لاقی بە پەرۆدەی مناڵێ ئەمانە زووتر خۆیانەکەن بە مامە خەمە ئەمانە زووتر تووشی خەمۆکیە بن ئەگە زوو چارەسەر نەکرێن و ڕێنمایی نەکرێن کێشەمان زۆرە طبعا ئێمە کاتەکەی خۆمان تەواو بوو طبیعەتی بەرنامەکە وایە بەڕێزان من 20 دقیقە بۆ 25 دقیقە قسا کەم شتی ترمان زۆر ماوە خۆ پاراستن و چارەسەر و بەس ئینشاءڵڵا ناوبڕێک وەرەگرین دوای ناوبڕەکەینەوە خزمەتتان لەگەڵ پرسیارەکانی ئێوەیە باسی چۆنەتی خۆپاراستن لە خەمۆکێ چارەسەری خەمۆکێ هەوڵین چۆن خۆمان پارێزین لە خەمۆکێ ئینشاءڵڵا پێکەوە ئەو گفتوگۆ و دەمەتەقەیە دوای ناوبڕەکە دەست پێکەین. دووبارە سڵاو ئێستا بەڕێزان لە بەشی دووەمە لەگەڵ ئەم خۆشەویستانە کە میوانن لامان تاوتوێی بابەتەکە ئەکەین خەمۆکیێ و دڵتەنگی و خەم و خەفەت و ئێستا لەگەڵ ئەحلام خان فەرموو پرسیارەکەی جەنابێ. سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم دکتۆر جان. من دوو پرسیارم هەیە دکتۆر بەنسبەت پرسیاری یەکەم دەڵێن دیاردەی چاولێکەری کە لە سەردەمی ئێستادا زۆر باوە ئایا تا چەند کاریگەری هەیە لەسەر خەمۆکی چاولێکەری یەکەم پرسیاری دووەم بەڵێ پرسیاری دووەمیش بەنسبەتی چارەسەری خەمۆکیە ئایا وەکەوەی کە زۆر جار کەسێک تووشی خەمۆکی دەبێ دەڵێن گوێ لە قورئان بگرە زیاتر ینی سوورەتەکانی قورئان و ئاەتەکان گوێ لێرا بگرە باشە بێ وەکو چارەسەر تا چەند ئەمە دەبەستیتەوە بەیەکەوە. بەڵێ دەست خۆش زۆر سپاس بۆ توش زۆر سپاس دەستەکان خۆش. کاک نەوزاد فەرموو کاک نەوزاد. پێشەکی بەخێراتن دەگەین زۆر سپاس. کەمی ڤیتامین دی ئەبێتە هۆی خەمۆکی. پرسیاری دووهەمم زۆربەی نەخۆشیەکانە بنە هۆی خەمۆکی. ئایا ڕاستە یانە زۆربەی نەخۆشیەکانە بنە هۆی خەمۆکی ئایا ڕاستە یانە؟ زۆربەی نەخۆشی. پرسیاری سێمم بەڵێ شڵەژانی دەرونی واتە شەپرزەی ئایا ئەو کەسانی کە زۆر شەپرزە بوون یان شەڕزانی دەرونی بن ئایاوەش بێتەوە خەمۆکی؟ زۆر خۆش کاگیان باش شیلانخانی جۆرگین شیلانخان فەرموو. زۆر سپاسی بەڕێز دەکەم بۆ ئەم بەرنامە جوانە دوو پرسیارم هەیەێت یەکەمیان ڕاگەاندنەکان تا چەند کاریگەری هەبووە لەسەر خەمۆکی دووەمیان هەستکردنمان نەقز لە ناغیان جسم ئەبێتە هۆی خەمۆکی؟ زۆر سپاس. زۆر سپاس بۆ جەنابیشە. کاک دیار. سڵاو دکتۆر جان دوو پرسیارم هەیە من. بەڵێ دڵپیسی و غیرە پەیوەندی بە خەمۆکیەوە هەیە. پرسیاری دووەم سەرکەوتن چەند جارێک لە قۆناغەکانی ژیان ئەبێتەوەی خەمۆکی؟ زۆر سپاس. سەرکەوتن یا سەر نەکەوتن؟ سەرکەوتن. ئەین نەجاح بیت یا سەر نەکەوتن؟ سەرکەوتن چەند جارێک. مەبەست سەر نەکەوتنە فەشەل
سەر نەکەوتن بەڵێ بەڵێ سەر نەکەوتن کەوتن ئەمە خەمۆکیە بەڵێ کاگەژی سەرتا بەناوی خۆی گەورە میرەبان پرسیاریەکەمان ئایا چۆن خۆمان پارێزین لە خەمۆکی پرسیاری دومیشمان ئایا دڵپیسی دەبێتەوەی خەمۆکی دەستخۆشی بۆ بەرنامە زۆر سپاس پەیام خان فەرموو باوکە دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم قسەیان دان لە کەسانی بەرامبەر وە گاڵتە پێکردیان شکانەوە لە ناو خەڵکدا تا چەند دەبێتەوە کاری خەمۆکی بەڵێ گاڵتە پێکردن و تەعلیق لێدان بەڵێ هەرە پرسیارەوە بوون باشە کەسی تر بەشداریەکە بەڕێزان دوای گلەیمان لێمەکەن بڵێن بوار نەبوو باش طبعا ئەحلام خان بەنسبەت جەنابتەوە یەکەم مەسەلەی چاولێکەری پرسیاری دووەم چارەسەر یەکەم چاولێکەری بەڵێ بەداخەوە هەندێک کەس هەیە کاڵی چاولێکەری ینی دائیمەن سەیری سەر و خۆیانەکەن طبعا یەکێک لەو هۆکارانەی کە مرۆڤ تووشی خەمۆکیەکە بە بەشی خۆی ڕازی نەبێ خاڵە بەهێزەکانی خۆی نەزانێ ئەحلام خان هەموو یەکێ لە ئێمە خاڵی بەهێزمانە شتی جوانەی تۆ لەوانەیە ئێستا سەد شتێ هەبێ بەڵام بێ سەیری دراوسەیەکی بکەی یا کچەپورێکی بکەی یا خۆت بۆ منە هاوڕەیەکی بکەی بڵێ بۆ ئەوەی هەیە من نیمە ئەوەی کرد منیش ئەبێ بیکەم ئەو سیارەکەی گۆڕی من سیارەکەم بگۆڕم ئەو خانوگان گۆڕ ئەمە جاری وای ناتوانانی بیکەی تووشی خەمۆکیە دەکات لە کاتێکە زۆربەی زاناکان بەڵێ لەسەرەوە کۆکن ئەڵێ ئێمەشتی زۆر جوانمان هەیە جوانەکانی خۆمان نابینین بەس چاومان لەو شتانەیە کە نیمانە اینجا چاولێکەری ئەوەیە هیوا هەیە سەیری سەر و خۆیەکە ئەو چی هەبێ ئەویش ئەوە بکە بەڕێزان هەر یەکە و لە ژیاننا بە کوداوی خۆمانەڵێ بە پێی بەڕەکەی خۆ پێڕاکێشە ڕاستە من لەوانەیە لە سێ چوار شتا زۆر باش بم بەڵام ئامۆزاکەم لە سێ چوار شتی ترا باشە پورزاکەم لە سێ چوار شتی ترا باشە بەڵام من بۆ چوارەکەی خۆم لەبەر چاو نەگرم بۆ دوی ئەو لەبەر چاو بگرم ئەمە چاولێکەری یەکێکە لەو هۆکارانەی کە بەدبەختی بۆ ئینسانێنێ زۆر جار خێزانی تێگاوە ژن هەیە یا پیاوەی بێ وا بکەینەوەمان بۆ بکەیتەوە بۆ دراوسێکەمان کردی بۆ خزمەکەمان کردی ئەمە یەکێکە لە کێشەکان تەبەن کە تۆ نەوتوانی بیکەی کێشە دروستە بێت خەفەتە خۆی تۆ ئاستێدا ئەنەی پێی ناگەی یەکێک لەوانەی کە کێشەمان بۆ دروستەکەوێت تۆ شتێ ئامانجێ ئاوات و حەز و ئارەزوویە پێداویستێ دابنی کە لە توانیانە بێ پێ بگەی بۆیە کاڵێ بە کودەواری ڕەحمە لە باو و باپیرانمان بەگاڵتە نیان و تۆ بە پێی بەڕەکەی خۆ پێڕاکێشە ئێمە هەندێک کەسەیە نەخێت قیمەتی شتەکانی خۆی نازانێت دەی من چاوی لە شتی ترە ئەوەی چلەوانە تەبەن چارەسەر زۆر چارەسەرمان هەیە ئەوەی جەناب دەڵێ یەکێک لەوانەوە چارەسەری ڕۆحیە قورئان خوێنن خۆ قورئان چییە یەکەم خوا لە قورئانە فەرمێ شیفایە بۆ ئینسان دوو جانبی ڕۆحی ئینسان من لەوە باسم کرد زۆر هەموو زاناکان توێژینەوەکان ئەڵێ ئەوانەی کە جانبی ڕۆحیان بەقووەتە ئیمانیان هەیە بۆ نمونە ئێمە وتمانیچێ لە هۆکارەکانەوە ئینسان کەسێکی ئازیزی لە دەسەیە ئەگەر ئینسان ئیماندار بی و ئیمانی بەوە هەبێ ئەمە قەزا و قەدەرە یاخود ئەمە ئەمری خوایە پێی ڕازیە بێ من یەکێکە ناسم سێ کوڕی پێشمەرگە بوو بە یەک ڕۆژ مولاسم مەحسین شەهیدی کردن ئەو مولازم محسینە موجریمەکە کوڕێکیان پێشمەرگە بوو هاتەوە دوانەکەی تر چوو بوون بۆ لای هەر سێکیان بە یەک ڕۆژ ئێمە هاوڕێمان بوو ئەمەندە خەفەتبار بووین ئەمەندە ئەگیریان ئەمە دڵتەنگ بووین لە مزگەوت خەریبی شەتەبین دایکەکەی وەڵڵاهی دوای تۆزێک گوتی لەخوا بەزیابی بۆ ئەگیریان خوا ئەوە بە منیا بوو تەواو خۆی یاوی مەتۆ بردوێتیەوانێ خۆ لەسەر دزی نەکوژراون شەهید بوون لە پێناوی وڵاتەکەیان نابوون یعنی تۆ سەیری ئەو بیرکردنەوەیەکە و ئیمانەکە هیواشێ مناڵەکەی تۆ زێخوێن لە لوتیە ئیتربی لە مردنەکاتەوە خۆی تووشی کە ئاباکە قەلەقەوی ئەترسێ تۆقێ بۆیە جانبی ڕۆحی زۆر زۆر مهمە جۆرێک ترمە لە چارەسەری چارەسەر بە دەرمانە خاستە ناوانی کە خەمۆکیەکەیان پەیوەندی بە هۆرمۆناتەوە هەیە ئەوتمان دۆپاماین و سیرۆتۆنین و خەلەل و یا هەندی ئافرەت هەیە دوای لە مناڵبوون تووشی کەئابەیەکە بێ هەندێک ژن هەیە دوای و مناڵیە بێ لەبەرەوەی مناڵ حەملەکە بۆتە هۆی ئەوەی کۆمەڵی هۆرمۆنات لە لەشا تێک بچێ تووشی ئەوە بێ ئەوە پێویستی بە عیلاجی دەرمان هەیە ماوەیەکە و تا هۆرمۆناتەکان ڕێکە بنەوەی تر کێشەی نامێنە جۆری تر لە چارەسەرمانی عیلاقەی بە هۆرمۆناتەوە نییە هیچ عیلاقەی بەلایانی بایۆلۆجیەوە جیناتەوە نییە بەڵام بیرکردنەوەی غەڵەتە ئەمانەی کە باسمان کرد
خۆی کردۆ بە مامەخەمە بیرکردنەوەی غەڵەتی هەیە بیرکردنەوەی نامەنتەقی هەیە شت زۆر گەوراکە وەزانێ کۆتایی ژیان هاتۆ گەشتێکی لە دەستداوە تا دوای ئەمە پێویستی بە جۆرێک لە چارەسەر هەیە پێڵەن چارەسەری مەعریفی هەڵچوونی ڕەفتاری دائەنیشی لەگەڵی شتەکانی بەڕوونەکەی تۆ زۆر شتێ نایزانێ زۆر معلوماتی غەڵەتی هەیە معلوماتی ڕاستی هەیە معلوماتی کەمی هەیە معلومات بۆشایی هەیە لە مێشکا لە فکرەکانیە لە ئەمانی بەڕوونەکەیەوە جۆرێکە لە جۆرێکتر لە چارەسەری ڕەفتاریە ئەم جۆرە چارەسەرانەمان هەموو هەیە اینجا بۆ خۆپاراستن مەسەلەن بۆ نمونە پرسیارێک کراوە ئەوە وەرزش یەکێکە لەوانە کە زۆر جار وەرزش بە تەنیا دانەنیشی لە ماڵەوە ئەمانە هەمووی دەکرێت ئێمە وەکو چارەسەر بەکاری بێنین بەڵێ کاک نەوزاد کەمی ڤیتامین دی هەرچەنگە ئەو پسپۆڕی من نییە بەڵام کەمی ڤیتامین دی ئەوی لاقەی بە تیشکی ڕۆژەوانە بێتاقەت دەکا من خۆم ئەو کەمی ڤیتامین دیەم هەیە ئێستا ڤیتامین دیە خۆم بڕواو هەبێ هەستەکەم لە ناحی نفسی و مرتاحتن هەرچەنگە پسپۆڕی من نییە بەس من لەسەر خۆم تەطبیقم کردووە هەستەکەم زۆر شت هەیە مەسەلەن کە قووەت بۆیەتەوانیە هەستەکەی بێتاقەتێکە و نەماوەکیت ئەگەر خەفەت و ترس و خەمۆجیەکە بێ لە بیر دەچێتەوانێ هەرچەنگە پسپۆڕی من نییە بەڵام جەناب پرسیارەکە زۆربەی ئەڵێن نەخۆشیەکانی لاقەی بە خەمۆکیەوە هەیە بڕوات هەبێ هەموو زاناکان ئەڵێن زۆربەی نەخۆشیە دەرونیەکان سەرچاوەکەی خەمۆکی و ترسە خەمۆکی و ترس بەسەکە یەکێ تووشی وەسواسیە بێ هەر لە ترسەوەی لە خەمۆکیە لەوەی و ئەمرێ ئاڵێ ئەمرم یا دەسم پیسە یا ئەوەیە یا یەکێ تووشی هیستریا ئەبێت بۆ نمونە یەکێ تووشی فۆبیا ئەبێمەی لە خەڵک بترسێ فۆبیای کۆمەڵایەتی زۆربەی زۆری عیلاقەی بەوەیە خەمۆکیێکێکە لە سەرچاوەکان خۆی ئەسڵەن ئەگەر خەمۆکیەکە زۆر بوو خۆی نەخۆشیێکی دەرونیە یەکێکە لە نەخۆشیە دەرونیەکان ئایا شڵەژانەکان و شپرزیەکان خەمۆکی ئێمە کە ئینسان ێسا کە کەسێکی ئازیز ئەمرێ یا مهنەیەکێ بێ لە دەستیەیە یا ئیفلاسەکە لە ئیشەکە ئەکی تووشی شپرزەیە بێت اینجا ئەگەر بێت و بڵێ تاو کۆتایی ژیانە و منی فلاسم کرد و ئاخرندێکەوەی قەرزارن ئەڵێ خۆی کوژ لەبەری قەرزار بوو کاکە چی قەرزاری کوشتۆ ئێمە هاتوونێتم دنیاە و هەمومان بەڕوت و قوتین و بەڕوت و قوتیە ڕۆی تەواو ئیفلاسم کردووە لە سفرەوە زۆر لەو کەسانەی کە کەسێتیان بەقووەتە دەروون دروستن دەیان جاری فلاسیان کردو دەستیان پێ کردوێتەوە قەرزەکانیشان ناوەتەوە بەڵام هەیە بەداخەوە لەگەڵ دەستگیرانەکە کێشەیەکی بەیە لە ئیمتیحانە فەشەلێنیا باوکی زلەیەکی لە وڵا خۆمە کوژم خەمۆکیەکەی وازە هەرچەنگە قەت نییە بە زلەیەک و یا بەهۆی ئیمتیحانە و خۆ بکوژی پێشتر کۆمەڵی کێشە هەبۆ کۆبەتەوە ئەو ئیمتیحانەیە ئەو شتا ئەی تەقێنێتەوانێ بەڵێ پەیوەندێکی زۆر هەیە لە بینیەوانەیە شیلانخان ڕاگەیاندنەکان و کاریگەری لەگەڵ هەستکردن بە کەمی طبعا بەداخەوە ئێستا تۆ سەی ڕاگەیاندنەکان کە ئەمەنگە خەفەت دێنێ ئەوەنگە تەنکەر بەنزین دزرا من ئەگەر جۆم لەوە نەبێ وڵایش خەفەت ناخۆم ئەوەنگە خەڵک کوژرا ئەوە ئەوی لە ناو برد ئەوە ئەوی تەلاقە ئەوە خۆی سووتان ئەوە ئەم هەواڵانە بۆیە یەکێک لە ڕێگە چارەکان خۆپاراستنەکانەوەیە ئەڵێ ئەو کەسانەی کە خەمۆکیان هەیە جۆ لە ئەخبار و هەواڵی کوشنوبڕین نەگرن سەیری تەلەڤیزۆن نەکەن بەداخەوە ئێمە زۆربەی کەناڵەکان مەبەست باسی کوشنوبڕینە باسی دزی و تاوانە باسی گەندەڵی و ناخۆشیە ئێوەڵڵایە لە خۆدا جاری وایە هیچ خەفەت نییە دڵ خۆشە بەس گوێ لە ئەخبارێکی تووشی کە ئاباوی بۆیە من داواکارم لە هەموو بینەران و بیسەرانی بەڕێز لە ئێوە تا ئەتوانن لەو بیستنیە و هەواڵانەوەنە دوورکەونەوە لە جاتیەوە گوێ لە گۆرانیە بگرێت لە مۆسیقایە لە با بڵێن بەرنامەیەکی کۆمیدی وەرزش چێژ لێنان نازانم خەیاتی چی وەڵام من خەڵکە زانم لە ڕێگەی ڕاگەاندنەوە فێری خەیاتی بووە فێری سێ چوار زمان بووە بەڵام هیواش ئێمە خۆی تووشی خەمۆکیە و دڵتەنگی و یا لە فەیسبوک شەڕە جنێوەکە کۆمنتی ناخۆشن ئەمە نەمەخوێنە لی دوورکەوەرەوە بەڵێ پەیوەندێکی زۆر هەیە هەستکردن بە کەمی بەڵێ بەڕێزان خۆی دوولایەنە هەستکردن بە کەمی هەیە هەستکردنەکە بە کەمی واقعیە مەسە دەستێکی تەواونێ قاچێکی تەواونێ چاوی تەواونێ بەڵام ئەگەر پەروەردیکی دروست بێ ئەگەر کەسانێکی باش لە تەنیشتیەوە بن 100 دەست و قاچێکی تەواو نەبێ چاویشی تەواو نەبێ نمونەی بۆ بێنیتەوانەیە بۆ نمونە ئێمە هێلن کیلەرمان هەیە ئافرەتێکە لە 5 ساڵیە تووشی کەڕی و لاڵی چۆریە بێ ئەین تەسەورکە نەئەبینێ نەئەبیستێ نەقساکە بەس دەستی هەبوو لە 5 حەواسەکە لەگەڵ بۆنکردن زانکۆشی تەواو کرد ئەوش باسیەکە لە بیدایەت بیرمە لە خۆ کوشتنە کردەوانێ بەس دوای مامۆسایەکی بۆ پیا بوو هیوا و ئاواتی بۆ گەڕانەوانێ وەزەلامێکی ئەگەر بینی بێتان هەردوو دەستۆر و قاچی نییە ناوەکەیم لەبیر نییە ئێستا ژینی ناو 4 مناڵیشی هەیە زۆربەی وڵاتانی دنیا ئەگەڕێ خەڵک ڕئیس دەوڵەتەکانی پێشوازیەکەن بە خەڵکەکەڵێ بەچی خۆکرۆ بە خەمۆکە قەڵەوی زەخۆ زعیفکە منەوەتە دەست و قاچیشم نییە تۆ دوو دەسە هەیە دوو قاچە هەیە شتە جوانەکانی خۆیان نابینن
کامیل بەسیر تەها حسێنەمانە نابی نابوون بەڵام ئوستازی جامیعە بوون عەمیدی کولیە بوون با بڵێن عەمیدی ئەدەبی عەرەبیەن ئەوەی تەها حسێن مەشهورە زۆر کەسمان هەیە نابینایە نابیستە بەڵام لەبەرەوەی کە پەروەردەیەکی باش کراوە لەبەرەوەی ئیرادەیەکی باشیان بۆ دروست کردووە وەڵام نە تووشی خەمۆکیە بێ نەیچ خۆی بە هەزاری کوم تۆ ناگۆڕێتەوە هەشە چاویشی ساغە و دەستیشی ساغە و خۆی بە ناشری نەزانەوە خەریکی تەجمیلەوە ئەم دکتۆرەوە و دکتۆرەوەی چیشی نییە ئەوەی ناقەی بە بیرکردنەوەی بۆ گەنەوە هەیە بیرکردنەوەی غەڵەتەوە هەیە ژیان زۆر سادەیە ئەتوانین بە باشی تایە بژی بەڵام بەداخەوە ئێمە هەندێک کەسێ ژیانی زۆر لە خۆی قورس کردووە کاکە گەر خەڵک منی بە شکل و دەم و چاومەوەی هەر نەیە بەلامە خەڵکەیە زۆر جوانە شکلی زۆر جوانە دوو لە ڕووی لەش فرۆشە خائینە پیاوە کوژێ خیانەت لە وڵاتەکەیەکە لەبەر سەیرەکەی بە شکل و بۆدەکەی زۆر جوانە بەڵام پاش ماوەی قسەی لەگەڵا لەبەر چاوە دەکەوێت هەشە کە شکل لێبینی سەر و چاو لە خۆتەوە ڕقل لێتی وا هەیە لە وایە بەڵام کە قسەی لەگەڵا کەسێکی جەوهەرێکی هەیە زێڕە زێر هەر حەزەکەی ئەو عادل ئیمامە دەفەرموو من و تۆش و وەزیریش ناتوانین بیگەینێ دەبە شکل سەیریەکەی زۆر کەسێڵەوە چییە مەبەسم لێرەیە چییە ئەمە هەستکردن بە کەمی هەندێکی وەهمیە کەسەکە خۆی دروستی کردوش عیبینە هەندێک شێ واقعی کێشەیەکە هەیە بەڵام بەسەر ئەو کێشەیە توانی زاڵبی هەشە نەوەڵا دەستێکی تاوانی قاچێکی تاوان چاوێک خۆی خەمۆک کردو و دڵتەنگ کردو بێزار کردو لە کونی ماڵەوە خۆی شادۆتەوە نایەتە دەرەوە و من وام و تووشی سەد کێشەی خۆی کردووە ئەوەی لاقی بە جۆری بیرکردنەوەمان هەیە بەداخەوانێ کە ئێمە نەمانتوانیوە ئەو بیرکردنەوە پۆزەتیفە ئەرێنێ لەلایەن دروستکەین کاک دیار دڵپیسی و غیرە چەند عیلاقەی بەوە بە خەمۆکیەوە هەیە و سەرنەکەوتن چەند جارێ فەشەل بێنی بەڕێزانە و ئەدیسۆنی ئەم کارەبایی دروست کرد هەندێکگەڵێن 350 هەندێکگەڵێن 400 هەندێکگەڵێن 500 جار فەشەلی هێناوە چ زانایەکتان بینیوە دوای تەجروبێ دوو تەجروبە سەرکەوتوو بە هیوایە 100 تەجروبەی ئایدس هەزاران دراسی لەسەر کراوە هەزاران بەحث کراوە زاناکان هەتا وردە و لەساوە خەریکەی دۆزنەوە نەخۆشیەکانی تر هەموو زاناکان و عالمەکان دەیان جار و سەدان جار فەشەلیانێنەوە تا سەرکەوتوو بوون لا ئێمەش دوو جارەکەوێ سێ جار سەرنەکەوتووەڵە تەواو من نابم بە هیچ لێی گەڕێ بەردەوام بە سەیری مناڵکە ئەبێ لە مناڵەوە فێر بین مناڵ هەتا فێری ڕۆیشت نەبێت چەند جارەکەوێت و خوا وەڵی هەزار جارەکەوێت زۆر جاریواڵی فەقیرە ئادێک شتێک بکە بە سمتیوانێ با سمتی نشکێ و ێسقانەیەشکێ ئەوە ئەکەوێت بەڵام هەر هەوڵاچکە و دافعی هەیە هەتا فێری پێگت نەبێت دەبێت لەوانەوە فێر بین مەسەلەی دڵپیسی و غیرە بەڵێ هەندێک کەسەیە بەبێ ئەوەی اینجا خۆ دوو دڵپیسی دوو جۆری هەیە یەکێکیان ئەوەی واقعیە ئەوە بێ کێشەکە ببڕێنیتەوە لەگەڵ هاوسەرەکەت و یەک لای بکەیتەوە کۆتایی بە مەوزوعەکە بیا لێی جابێتەوە یا حەلی مشکلەکەت هەیە وەهمیە من ئەوەی کە قسەی لەسەرەکە وەهمیەکەیە ئەوەی واقعەکە بێ و مستەمسەک و بەڵگە هەبێ من کێشە نییەوە توانێک لای کاتەوە بەڵام من زۆر کەسە ناسم وەهمە خۆی دروستی کردووە ژنە گومانی لە مێردەکەی هەیە متابعەیەکە لە بەهۆی ئەوە خۆی تووشی خەموخەفەت و قەلق کردووە ژیانی خۆی کردووە بە دۆزە لە کاتێکە هاوسەرەکەی پاکە پێیاوەکەی چی نییە من خەڵکە ناسم نیوەی مەعاشەکەیە بە سایق تەکسی متابعی ژنەکەیەکە ژنیش گوناحی نییە ئەم پیاوەش هەر لە قەلقە هەر لە خەموخەفەتە ئەتسم ژنەکە خیانەتم لێ بکە کورە بابە هیچ خیانەت لێ ناکە بۆ وایە ئەوە طبعا غیرە ضرورە بەڕێزان وەکو خۆی چێژ وایە ئەبێ ئێمە خوشک غیرەی بەرامبەر برای هەبێ برامبەر خوشکی هەی بێ مێرد بەرامبەر ژنی هەی بێ باوک بەرامبەر کچی هەی بێ غیرەیەکی کەم ضرورە وەکو خۆی چێژ وایە بەڵام غیرەکە زۆر بۆ بێ دڵپیسی ئەوەیە کە باسمان کرد زۆر خێزانی تێکگاو بەبێ ئەساسیە بێ غیرەش نەبێ هەر کارەساتە منەوە لە مسلسلێکە لە تەلەڤیزۆن سەیرم کرد فعلا و لە واقعی شاشتی وا هەیە ژنێکە بێڵە پیاوەکەم غیرەم لێ ناکە ئەوەش خەتەرە هەم غیرەی زۆر خەتەرە هەم غیرە ژنەکەی ئەڵێ ئەم پیاوە منی خۆش ناوێت دیارە ژنی تریە ناوەتەوە چەند هەوڵێن نازم تێ بابەوانی ئەڵێ بە قورعان هەموو جارەیەتەوە ئەڵێم لە بازار یەکی ئاوە پاڵی پێوە ناوێت دیارە سەرخۆش بووە قچێ بەسەریەوە هیچ غیرەی ناجوڵێ ئەڵێ مۆڵای لە پاسەکەیە هاتە تەنیشتمەوە ئەیجا چوو زانم لاوانەیە کرمی هەبێت وازە لێبێ ناوچێت کورە دابەزیتم دەستی بۆ دەسمە بر کورە لێی گەڕبزانە بە غەڵەت تێگەیشتۆ بە خۆشیە ئەچێکمەوەدەم پیاوە هیچ غیرەی ناوێت آخر شدەگاتە ئەوە من لە مسلسلەکە بینیم لە واقعیشە بۆ منیان جێڕاوەتەوە یا تۆزت ترشقی پێوەکەی نێمە بۆ ئەوەی کە بە خەڵکێک بڵێن کە ئەمە وەهمە دروستە کردووە وەڵاویش دایک و خەسوویە ناڵە وەڵڵاو بیلا و تەڵایمە آخر جارە ئەم پیاوەم ئەگەر غیرەی نەکرد بێت تەلاقم بە ئەڵێ دراوسەی گیانە بێ بڵێ ناوی کاک عەزیزە بێ ئەڵێ کاک عەزیز وەرە چۆرە کانتۆری جلەکانمەوە وەڵە پیاوەکە وێتەوەم کوژەم چۆن ئێمە کانتۆری جلتەوە چۆن کورە ئەڵێ بابەوە دایکم و خەسووم لە ژوورەکەی ئەو دیون واللهی بەس مێردەکەم تاقیەکەمەوە چگەی شۆتە حاڵەتی تەلاق
تۆ هاوکاری مامگە و خێرە بکە بەشکم تەلاق و لێک جانە بینە و مناڵانەمە سەرگەردان نەبێت چی بکەم ئەڵێ لەناو ئەویا بە بزمێ دەکەم بابێ تۆ زەغیرەی بجوڵێت تەواوی تر دایکم خەسوومێنە دەرەوانێ و ئەڵێ ئەوە تەواو مشکلەکەمان حەل بوو. وڵی تر کابرا ڕازیەکە نوێژە ناو کانتۆری جلەکە و پێڵاوەکانیشی لای ژووری نووسنەکەیە یەتەڵۆن پێڵاوانەی چڵێ کە عەزیز دراوە سێمان ئەڵێ بۆ بۆتان نەبردوێتەوە وەڵحاصڵ ژنەوەی تر پەستە بێت وڵی تر دەسەکا بە بۆڵەبۆڵ لە ژووری نووسن ئەڵێ من هیچم نییە و جلم نییە و خوا کاولی کاومەکەی ماڵە و چی کۆرەڵێ دوێنێ تۆ دوو قات جلت کڕێ لە وەڵی هیچم نیە و نازەوە کانتۆرەکە سەیریکە ئەویژەڵە ماڵێ بە قڕەگیرە بە پەرپڕە لە جل چۆن جل نییە ئەلە دە سەیریکە وڵا کابرا ژاوای ژمێر ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەمە چوار ئەمە پێنج کاک عەزیز چۆن ئەمە شەش ئەمە حەوت ئەمە ژنە ئەوەی تر هیارەکە لە ناو کانتۆری جلەکانە لە کاک عەزیز چۆن وەزێن لە کۆڵامێنی بەدی ئەیتر ژنە هیارەکاتەوە مەبەستم لێرە چییە؟ مەبەستم ئەوەیە هەندێک کەسەیە شت لە خۆی گەوراکە هەیە شخصێتی وایە ئەم پیاوە ئاوایە بەڵام ژنی خۆشی کێشەشی نییە ئەمەش خراپە تەبەن بۆیە بە هەموو دایک و باوچەکەن بە هەموو ژن و پیاوێک گەڵێن ئەبێ لە سنووری تەبیعیە بێ ئەڵێ هەموو شت بە خۆی خۆش بەمانە. پەیام خان ئاخر پرسیاری گاڵتە پێکردن و تعلیق لێیان لە مناڵ و لە کەسانی تر طبعا ئەمە زۆر مەترسیدارە سوپاس دەکەم پەیام خان بۆ ئەو پرسیارە و طبعا مەترسیەکەی لە چیایە بەڕێزان ئێمە من لە کتێبێکا بە ناوی سایکۆلۆژیا و پەروەردەی مناڵ باسی ئەوم کردو یەک فەسڵە ئەو وشانەی مناڵە کوژن بەڕێزان ئێمە زۆر بەمان کە ئێستا هەست بە کەمیەکەین طبعا پرسیارەکەی جەنابێک هەست بە کەمیەکەی بێتەوەی خەم و خەفەت لە چیەوە هاتووە لە مناڵیەوە ئێمە هەر شکانویان نێتەوە ئێمە پەروەردەیەکی خراپمان هەیە ئێستا لە هەر یەکێ لێەوە پرسیارکەم لەو بینەرە بەڕێزانە ئەو بیسەرە بەڕێزانە پرسیاریان لێ بکەیت زۆربیان لە وڵا وایە هەر لە مناڵیەوە هەزاران وشیان پێوتوین تۆ نابی بە هیچ تۆ تێناگەی بەخوا چەند هەوڵ بەی هیچ لێ دروست نابێ تۆ نابی بە پیاو تۆ بە شەرنی تۆ نازانم چی لەوەتی تۆ لە دایکگوێ من نەحەساوینەتەوە نان بە ناو چاوانتەوە نییە ئەزانی ئەمانە هەمووی کوشتنی ئینسانە چونکە مێشکی ئێمە خاصن لە مناڵیە ئێمە علمێکە ئێستا لە دەروونزانیە پێڵێن بەرمەجە لوغەویە العەسەبیە NLP یعنی پرۆگرامکردنی مێشکی مناڵ لە ڕێگەی قسەکردنەوە تۆ ئەوەنگە بە یەکێ بڵێ تێناگەی هەر ئەوەنگە ئەو مناڵە قەناعەتی لا دروست بوو بڕوای بەو قسەی تۆ کرد کە تێناگە ئۆتۆماتیکیەن مێشک وەکو تێنەگەیشت و تەعاملەکە ئەگەر بیەوێت دەست باتە ئەو پەرداخە خوا شاهیدە ئاوا وەک دەستی شۆڕەبیە لەرزێ ناتوانێت پەرداخەکە هەڵگرێت بۆ چونکە لە ناو مێشکیە ئیعازمان ناوتێک کە من ناتوانم مێشکی ئێمە بەڕێزان عەقڵی نییە جیهازێکە بۆ عەقڵ من هەموو جارێ بە نمونەی هێنمەوە ئەو مۆبایلی بەدەستەوەیە ئەو حاسیبەی بەدەستەوەیە ئەو ئایپاتە و نازانم مۆبایلی پێدە وەرە بەڕێزان بنووسە 4x4 خۆشانزا کاوە نییە بەس تۆ بەغەڵەت بڵێ 18 لاپتۆپەکە کۆمپیوتەرەکەی نووسیان ئەینووسێ بەڵام کاتێک کە تەبعێکا و پرنتێکا و 4x4 18 نووسراوە غەڵەتە سەبەبەکە چێە سەر چاوەکە ئەو جیهازەیە یا منم ئەو جیهازە ئەو کۆمپیوتەرە من چی ئەمری پێ بکەم فەرمانی پێ بەم ئەوە جێبەجێەکە من وتومە 4x4 18 ئەو پێم ناڵێ ڕاستی کەرەوە مێشکیش بەڕێزان ئەو کۆمپیوتەرەش لەسەر مێشک دروستکراوە مێشکیش هەمان جیهازە کە تۆ پێی بڵێ من ناتوانم و من نەزانم و من تێناگەم و من نابم بە هیچ و من هیچم لێ دروست مێشک ئەوە ئیشەکات بۆیە ئەوەی جەنابە دەڵێ زۆر ڕاستە ئێمە زۆر بەمان کە هەست بە کەمیەکەین بڕوامان بە خۆمان نییە بە چاوی کەم سەیری خۆمانەکەین کە تووشی خەمۆکێ بووین هەمووی سەبەبەکەی پەروەردەی سەقەتی دایک و باوکە پەروەردەی سەقەتی مامۆساکانمانە دائیمەن خاڵە لاوازەکانیان باس کردوین دائیمەن بە کەم سەیریان کردوین دائیمەن تەریقیان کردوینێتەوە دائیمەن هاتون چیمان کەم بووە و بچووک بووە لەوە ئیشیان کردووە نەهاتون باسی خاڵە لاوە بەهێزەکانمان بکەن بەڕێزان ئێمە زۆر شتی جوانمانە شتی بێمە یەگەر قاچێکمان تەواو نەبێ هەر پیانتوین شەلە چاوێکمان تەواو نەبووە پیانتوین خێلە شکلمان لە خاڵمان چوو بێ باوکمان ڕقی لە خاڵم بوو بێ هەروی دوێت یۆ خاڵە چاوزەقەکەی و سەرزەکە ئیتر ئێمە تۆ ئەم فکرانەمی چۆتە ناو مێشکمانەوە مێشکمان پرۆگرام بووە بۆیە هەست بە کەمیەکەین بۆیە بە سوک سەیری خۆمانەکەین بۆیە جنێو بە خۆمانەین بەڵێ ئەوە خەتەرترین جۆری پەروەردەیە بۆیە ئێمە بە هەموو دایک و باوکێ گەڵێن ناو ناتۆرە لە مناڵەکانتان مەدۆزنەوە سوکایەتیان پێ مەکەن خاڵە بەهێزەکانیان باسکەن هەر یەکێ لە ئێمە بەڕێزان سەدان شتی جوانمان هەیە لە ژیانمانە وەرن لەسەر ئەوانەمان ئیشکەن مناڵەکەی لە بیرکاری دەرناچێ
هەرڵە تەممەڵ و بۆ وەکو خوشکەکەونی وەکو ئامۆزاکەونی وەکو پورەکەون بیرکاریە بەڵام مناڵەکەی ڕسمێک دروستەکە هیچ کەس نییە وەکو ڕسم دروستکە ناچێ باسی ڕسم جوانەکەی بکە بڵێ لە کوڕی پورەکەشت و لە ئامۆزاکەشت و لە براکەشە باشتری بەس باسی خاڵە لاوازەکەیەکە یەک غەڵەتی بچووکەین دای من بە چاومانەیانەوە ئەمە کێشەکانە بۆیە پەروەردەی نوێ ئەڵێ نەخێر ئەبێت تۆ بە دوای خاڵە بەهێزەکانی ئینسانەکانە بگەڕی ئێمە مناڵانەی ئێمە خاڵی بەهێز و لاوازیان هەیە نابێ بە یەکتری بەراوردیان بکەین گەورەترین غەڵەتی دایک و باوکی ئێمە ئەوەی مناڵەکان بە یەکتری بەراورد دەکەن نابێت هەر یەکە و کەسێتی خۆمانەی بەڕێزات ئەبێ ئینسانەکە بەخۆی بەراوردکەی مناڵەکە بەخۆی بەراوردکەی نەک بە خوشەکەی بە براکەی چکە جیناتیان جیاوازە تواناکانیان جیاوازە ئەمە هەمووی کێشەکانە جا و پرسیارەی بەڕێزێکت دەست خۆش بڵێ بەنسبەت خۆپاراستن بەڕێزان زۆر گرنگە لە کۆتایی بەرنامەکە پێتان دەڵێم بۆی خۆمان لە خەمۆکیە پارێزین یەکەم شت بەڕێزان بیرکردنەوەتان پۆزەتیڤ بێ یعنی شتێگە چن دائیمەن بۆ شتە پۆزەتیڤەکان چن مەسەڵەن کوڕێکە چۆتە دەرەوە مەڵێت ئەرێ بێ تووشی بەڵایە نەبێ پیاوەکە و چۆتە دەرەوە درەنگ هاتۆتەوە مۆبایلەکەی داخراوە مەڵێت تۆ بڵێ خیانەتم لێ نەکاو لەگەڵ هیچەکانە بێ عکسەکەی بڵێ لەوانەی لە کۆبوونەوەیەکا بێ ئەسایەوە لێرە مۆبایلەکانمان کوژانوتەوە لەوانەیە بۆ نمونە چۆتە دایرەیەکەوە لە سەعلامەتەکە مۆبایلەکان لێوە کوژانوێتەوە ئێمە زۆربەی خەڵکەکە دائیمەن بیریف بۆ خراپەچێت هەر کەسە بیر لە شتی خراپ کاتەوە خەمۆکیە تووشە بێ یەکێکتر لەوەیە بەڕێزان دائیمەن بیر لە ڕابردووتان مەکەنەوە پند و عیبرەتی لێوەرگرن ڕابردوو ڕۆی ئێستا سەعاتی پێش دەستتان بۆ گەڕێتەوە بەڕێزان ناگەڕێتەوە هیوا هەیە کە توی خەمۆکیە بووە ئەڵێ لە مناڵیە ئەویان لەگەڵا کردم باوکم ئەوەی پێوتم ئەو ساڵە فاشیل بووم ئەو دراوسەیەمان ئەوەی پێوتم یا کوڕەپورە ئێتەوە ڕۆی کاکە ئەوانە بۆیە ئێستا لە دەنوزانیا ئەڵێ تۆ ڕابردوو ناڵێن پندی لێوەرگرە پند عیبرەتی لێوەرگرە ئەو غەڵەتانی کردومانە دووبارەی نەکەینەوە بەڵام هەموو ڕۆژە کاوێژی نەکەینەوە لە ڕابردووا بژین چکە بۆمان ناگەڕێتەوە تا چارەسەریکەین بەس تووشی خەم و خەفە دەبین جاوەرە تۆگەن لە مناڵیەکی زلەیەکی لێیابێتی جنێوێکی پیاوی چەندێک پێ ناخۆش بە ئێستاش بی لێ بکەرەوە هەمان خەفەت دروستە بێتەوە چکە فەرق نییە لە بینەوەی ڕووباوە لە خەیاڵە دروستیکەی یا لە مێشکلا دروستیکەیتەوە کەواتە تکایە ئەوەنگە بیر لە ڕابردوو مەکەنەوە ڕابردوو ڕۆی پند و عیبرەتی لێوەرەگرین داهاتوو لێی مەترسن هیوا هەیەوە پێشبینیشتی خراپەکە تۆ بڵێ ئەوە تەواوکەین تۆ بڵێ خوێندنەکەم تەواوکەین تۆ بڵێ شوو بکەم تۆ بڵێ ژن بێنم تۆ بڵێ خانووی دووە ئەیتر نییە لە خۆی تووشی قەلەقێکی و خەم و خەفەتێکی زۆر کردووە لە کاتێکا مەچوولە من نازانم بەیانی چیە بێ ئێستا و بژی پلانیش دانێ بۆ داهاتوت ئەزانی توێژینەوەکانە لە چی ئەڵێ لە 1990 ئەوەی مرۆڤ لێ ترسێکە لە داهاتوو ڕووبا ڕوونایە لە سایەکی ڕۆیە کەواتە تۆ لە 100 شتە ترسی یەکەکە و گرتووە کە ڕوئایە نەوەکەی هەمال کردو کە ڕوونایە بۆیە ئەوەی چەکەکارن یەکتر بۆ خۆپاراستن بەڕێزان دائیمەن گومانتان نەبێ بەرامبەر چواردەوڕەکەتان بە گومان مەبن دائیمەن فکرەی خێرتان دەربارەی خەڵک چکە ئێمە کەینە دنیا تۆی خێر و شەڕ لە ناخمانەیە هەندێک کەسێ خراپن ڕاستە تۆی شەڕەکەی سەوز بووە بەڵام تۆی خێرەکەی بە نووسوی ماوەتەوە بەڵام ئەگەر یەکێ دەرکە و بە تەجروبە و بە چەند هەوڵمان لەگەڵایە هەر ڕاز نایەتە سەر ڕێ و هەر فرت و فێڵە توان لێ دوورکەومەوە بەڵام با گومانمان نەبێ ئێمە زۆرجار دایک و باوکمان ئەمان ترسێنن دەستی بە دەستی مناڵەکەوتی تێکەڵێ وەرە ئینسانی غەریب بە قسەی لەگەڵ نەکەی نەچیتەوە ئەو خوێنەوە نەزەوتی ئەو هەمووی گومان و شەک دروستەکە خەم و خەفەت وەسواسی زۆر جار مناڵێ نەخۆشەکە یەکسەر دایک و باوک هاوارەکە ببن بۆ قەسەخانەوە بۆ واو لێ هاتۆ شتێکی لێ زۆر احتیمامی پێ نازدار بە خێویەکەن ئەمە جێکی تر لە کێشەکانمان کە ئەم لە داهاتووە هەموویە بێ بە تۆ و چۆنەڵێ بنەما بۆ ترس و دڵە ڕاوچێ بەم شێوەیە اینجا سێقەشتان بە خۆتان هەبێ بەڕێزان بە چای گومان سەیری خۆتان ئینسان زۆر گەورەیە بەڕێزان یەکێک لە گەورەکە ئینسانەوەی ڕوحی خوا لە ناخی ئینسانایە 100 ملیار دەمارەخانە نەمێشکمانە بزانە خەڵک چی ناکە بەڕێزان ئێمە توانین هەموو شتێ بکەین یەکێک لە پرسیارەکان باسی فەشەل سەرنەکەوتن بوو جەنابە کردە بەڵێ دەیان جار سەرنەکەوتن ژیان بۆ کەس گوڕێژ نەکراوە بەڕێزان تەوەقوع نەکەی هیوا شووەکەوە زانیت دەچێتە بەهەشتەوە هەموو خۆشیەکان بێ نەخێر شوکردن التیزاماتی هەیە بەرپرسیارەتی هەیە بەڵێم ژیانێکی نوێیە بەڵێ خۆشیتیان ناخۆشی ژیان وایە بەڕێزان بۆیە قەت پێشبینی ئەوە مەکەن دای من ژیانەمی خۆش بێ ژیان وەکو شاخێک وایە پیا سەرەکەوی هەوراز و نشێوە چاڵ و چۆڵی تایە گرێوی مێژوو ئەو کەسانە ئەیباتەوە کە بڕوایان بە خۆیان هەیە کە پند و عیبرەت لە ڕابردویان وەرەگرن کە لە داهاتویان ناترسن بەڵام ئێستا ئەژین و پلان بۆ داهاتویاندان ئێستا هی تۆیە
اینجا وەرزش گرنگە بەڕێزان زۆر جار ئەوانەی خەمۆکییان هەیە وەرزش بکەن وەرزشی مەسەلەن و ڕۆیشتن بە پێ مەلەکردنە گوێ لە مۆسیقا زۆر گرنگە بەڕێزان بە تەنیا دامەنیشن ئەوانی خەمۆکییانە چکە بە دەنیا دانیش لە شەڕ لە بەتاڵی باشرا خۆ بە شتێکەوە مەزۆر کە دائیمەنەوانی خەمۆکییانێک کە بە تەنیا دانیش خەمۆکیەکان زیاترە بێت شەدا من بیر لە شتی خراپەکەنەوە بەڵام لەگەڵ ئەوەیە بیر لە شتێکی خۆشکەرەوە گوێ لە ڕادیۆیە بگرە مۆسیقایە بگرە سەیری بەرنامەیە بکە بچۆرە دەرەوە کتێبێ بخوێنەرەوە لەگەڵ مناڵەکانە یاری بکە بڕۆ دەرەوە ئینسان بوونەوەی کۆمەڵایەتی بە پەیوەندی کۆمەڵایەتی دابنێ ئینسان بە تەنیا ناتوانێت بژین هیوادارم بەڕێزان سوودی هەبوو بێ ئێمە باسی لە کۆتاییە هەر ئەوە ماوە بڵێ نێمە باسی ئەم نەخۆشیە یا ئەم کێشەیەمان کرد باسی نیشانەکانیمان کرد باسی هۆکارەکانمان کرد باسی خۆپاراستنمان کرد گفتوگویەکیشمان کرد هیوادارین هەموو لایە سوودمان لێوەرگرت بێ و هەندێک لەو خاڵانە جێبەجێ بکەین بۆ ئەوەی ژیانمان تۆزێ خۆش بێ با لەو خەمۆکی و کە ئابەی کە ئێستا سەر و دڵی هەمومانی گرتووە کەمیکەینەوانێ وەکو هەموو کەسێکی تر بە بەختەوەری بژین خۆشەویستان ماوەی بەرنامەکەمان کۆتایی هات تا هەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ